نزیکەی 74,000 کۆچبەر کە لە ئێستادا لە ئەڵمانیا نیشتەجێن پێشتر لە وڵاتانی تری یەکێتی ئەوروپا ناویان تۆمار کردووە یاخود داوای مافی پەنابەرێتیان پێشکەش کردووە. ڕۆژنامەی بێڵد ئاشکرای کردووە حکوومەتی ئەڵمانیا لەسەر داوای کوتلێکی پەرلەمانی وڵاتەکەی بە دوواداچوونی بۆ ڕێژێ و کۆچبەرانە کردووە کە ئێستا لە ئەڵمانیا نیشتەجێن و پێشتر لە وڵاتانی دیکەی ئەوروپا ناویان تۆمار کردووە. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەکە حکوومەتی ئەڵمانیا لە بەدواداچوونەکەیدا کە لە کانونی دووەمی ئەمساڵدا ئەنجامی داوە بۆی دەرکەوتووە 73708 کۆچبەر کە ئێستا لە ئەڵمانیا دەژین پێشتر لە یەکێک لە وڵاتانی ئەوروپا ناویان تۆمار کردووە یان داواکاری مانەوەیان پێشکەش کردووە. هەر بەپێی راپۆرتەکەی بێڵد 6,875 کۆچبەر ناوی خۆیان لە تۆماری کۆچبەرانی یەکێتی ئەوروپا کە بە یۆرۆداگ ناسراوە تۆمار کردووە و داوای پێدانی مافی پەنابەرێتیان پێشکەش کردووە. هاوکات 12,832 کۆچبەر لە وڵاتانی تری ئەوروپا ناویان تۆمار کراوە بێ ئەوەی داوای وەرگرتنی مافی پەنابەرێتیان کردبێ. راپۆرتەکە ئاماژەی بەوەش داوە 25,632 کۆچبەر لە ڕێگەی وڵاتانی یۆنان، ئیتالیا و ئیسپانیاوە چوونەتە ناو ئەڵمانیاوە. بەپێی ڕێکەوتنامەی دەبلن کە لە نێوان وڵاتانی ئەوروپا داواژۆ کراوە هەر وڵاتێک یەکەم جار کۆچبەرێک وەربگرێت ئەو بەرپرسیارە لە کۆچبەرەکە. بەو پێش حکوومەتی ئەڵمانیا بەرپرس نییە لەو 25,632 کۆچبەرەی کە لە ئیسپانیا و ئیتالیا و یۆنانەوە چوونەتە ناو خاچی وڵاتەکەیەوە. بەڵام لە هەمان کاتدا ناشتوانێت ڕەوانەی ئەو سێ وڵاتیان بکاتەوە چونکە بەپێی ڕێکەوتنێکی تری نێوان ئەو سێ وڵاتە تەنها ئەو کۆچبەرانە ڕەوانەی وڵاتی یەکەم دەکرێنەوە کە لەو وڵاتە داوای مافی پەنابەرێتیان کردووە.